بەڕێزان سڵاوتان لێبێت سارا باسم بەرنامی سێڕیانتان پێشکەشەکەم. ئەمەڵقەیە تەورەکەمان تایبەتە بەو پەیوەندیە خۆ دۆخی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدادا خۆ لە ئێستایە چۆنە دەوترێت کە لە ماوەی ڕابردوو پەیوەندیەکان باش بوون، بەڵام ئەو بڕیارەی کە ئەو بڕیارە لە پڕی دادگای باڵای فدرالی تاکو چەند کاریگەری بێت لە سەر پەیوەندیەکان هەروەها لە ئێستایە تاکو چەند پێویستەکەەوە حکوومەتی هەرێم هەڵوێستێک یاخود کاردانەوەیەکی زیرەکانە استراتیژیانە و دیبلۆماسیانی هەبێت بۆی کەوا چۆمڵین پەیوەندیەکان خراپتر نەبن، چونکە ئەمە کۆتابەریەکەوتن نییە کا لە نێوان هەردوو لا بێت کۆمەڵێک پرسی گرنگ هەیەکەوە پێویستە یەکلا بکرێتەوە. هەندێک بەیاننامە لەلایەن هەندێک لە کەسایەتە سیاسەکان لە هەرێم بڵاو کراوەتەوە کەوا ڕەنگە هەندێک وشەی زبر توندی تێدا بەکارهێنرا بێت. ئەمانە تاکو چەند کاریگەری ئەکەند لا پەیوەندیەکانی نێوان هەردوولا. پێم خۆشە بچمە لای میوانەکانم بزانم ڕابۆن چوونی ئەوان چیە لەسەر ئەم تەوەرەیە خۆت لەسەر ئەم بابەتە لە ڕووە یاسایەکەی لا ڕووە سیاسەکەی هەروەها ڕابۆ چوونی هاوڵاتیانیش چێ بێت لەسەر ئەم بابەتە. ئاچمە لای میوانە بەڕێزەکانم زۆر بەڕێز کاک حەسەن عەلی بەڕێزیان یاساناسن سڵاو لێ بێم کاتت باش. زۆر بەڕێز کاک بەختیار محەممەد نووسەر و ڕۆژنامە و سڵاو لێ بێ و بەخێر بێ. زۆر بەڕێز کاک سەیوان نووری چاودێری سیاسی سڵاوتان لێ بێ و بەخێر بێن. هەربژەی سڵاو لە جەنابیش. سپاس بەڕێزان. من ڕوخسەت لامیانەکان وەرەگرم وچمە لای کاک سەیوان سەرەتا. کاک سەیوان بەڕای بەڕێستان یەخۆت ئێوە ئەم دۆخی ئێستا و پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێم چۆن هەڵەسەنگێنن؟ سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک دەست و چاوی کادر و کارمەندەکان ماچ دەکەم. ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد هەڵبەتە ئەمە یەکەم استدام و ڕوبەڕووبنەوە نابێت و دوهامیش نابێت. لە هەفتەی ڕابردوودا لە ڕۆژی چوارشەمە کە ئەم بڕیارە دەرچوو لە محکەمەی دادگایی فیدرالی عێراق، هەڵبەتە بەعام شەقامی کوردی و کوردستانیان تووشی ناڕەحەتی و شۆکێکی زیاد لە لۆدولوزوم بوون. هەڵبەتە ئەمەوەکو تەسعیدێک ئەژمار دەکرێت لە شەقامی کوردستان و لە نێو کایەکانی هەرێمی کوردستان. بە بڕوای من باشترین چارەسەر هەر گفتوگۆ و دانیشتنە لەسەر مێزی تەفاوز و دانووسان و یەکتربینین و مامەڵەکردن لەو ئاستەدا. ئەگەر بێت و تەماشای محکەمەی فیدرالیش بکەین بۆ ئەو جۆرە بابەتانە پێویست دەکا دوو لە سەرسەی پەرلەمانی عێراق دەنگەکانی مسۆگەر بێت و بۆ تێپەڕاندنی یاسایەک یا هەموارکردنەوەی بابەتێک ڕەهەندی نیشتیمانی پێویست بێ. بەڵام خۆ دەزانرێت لە ئێستای عێراق و لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیدا هاوپەیمانی و تەحالوفات و ئەو جۆرە بابەتانە دروستە بێت کە هۆ کارگەلێکن بۆ ئەوەی کە ڕوویەکی قانونی و غیتایەکی قانونی داوە بەو محکەمەیە ئەوش بۆ خۆی لە ڕێی پەرلەمانتارەکەی نوێنەری بەسڕایەنەوە ئەو کاری کردووە. زۆر باشە. کاک بەختیار پێم خۆش هەمان پرسیار لە بەڕێزی شتام بکەم ئەم دۆخی ئێستا چۆن هەڵەسەنگێنن وا پەیوەندیەکان لە نێوان هەرێم و بەغدا بەڕای ئێوە بەرەو چ ئاقارێکە ڕوات؟ زۆر سپاس. لە ڕاستیە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ماوەیەکی دوور درێژە ئاڵۆزی و هەڵکشان و داکشانی گەورەی تێدا ڕۆدا. ماوەیەک جۆرێک لە بێدەنگی و هودوو ئەبینین، ماوەیەکیش جۆرێک لە تەسعید و بەرزکردنەوەی کێشەکانە بینین. ئەم بڕیاری ئێستای دادگای فیدرالی عێراقی حەڵقەیەکە لە زنجیرەیەکی دوور و درێژی ناکۆچی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانیان کوردستان و بەغدادا. پێم وایە عێراق ئەگەر بگەڕێینەوە بۆ ینی دۆخە گشتیەکەی، عێراق خۆی لە بەردەم دۆخێکی ئاڵۆزدایە، لە بەردەم دۆخێکی ناجێگیر و ناڕوندایە کە لە ڕاستیدا هەتا ئێستا کەس ناتوانێت پێشبینیەوە کە عێراق لە ساڵی داهاتوودا هەنگاو بۆ کوێ دەنێ و چی بەسەردێ. ئەوەی ئەم عێراقی هێشتۆتەوە ئەم حکوومەتەی دروست کردووە لە ڕاستیە بوونی ڕێککەوتنامەیەکی هاوبەشە لە نێوان لە کۆمەڵێک لایەندا کە لەسەر بنەماکانی ڕێککەوتون و دیارە لایەنی تریش هەندش بەم ڕێککەوتنە و بەم بنەمایانن. بەرژەوەندی عێراق وا خوازێ بە هەرێمی کوردستانیشەوە لە ئەمڕۆدا
جۆرێک لە هدوء، جۆرێک لە لێکتێگەیشتن و جۆرێک لە پەیوەندی باش لە نێوان سەرجەم پێک هاتە و لایەن و گروپ و ناوچەکاندا هەبێ بۆ ئەوەی عێراق بتوانێت بگاتە جێگایە کە پێوترێ بەڕی ئەمان. ئەگەرنا ئەو بڕیارەی ئەگەر قسە لەسەر بڕیارەکەی دادگای فیدرالی بێ ئەو بڕیارێکە من لە ڕووی یاسایەوە ناتوانم زۆر ینی تانەی لێ بدەم، بەڵام لە ڕووی سیاسیەوە دوو کێشەی زۆر گەورەی تایە. یەکەمیان گومانێکی گەورەی بۆ هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت دروست کرد کە پێم وایە دەرەنجامەکەیەوە بێ ڕەنگە لە داهاتووە پێویست بە پیاچوونەوە هەبێ بەو ڕێکەوتنانەی کە لەلایەن هاوپەیمانی دەوڵەتەوە کراوە. ئەمە کارێکە کە ڕەنگە کێشەکانی عێراق خاڵۆزتر و قوڵتر بکات و گومانگەڕێنێتەوە بۆ چەند هەنگاوێکی پێشتر. ئەمە خاڵێکی ترەوەیە خەڵک لە هەرێمی کوردستانیان بە شێوەی گشتی پێکهاتەکانی عێراق پێیان وابوو ئێستا کەشێک هەیە لەبارە ئیجابیە پۆزتیڤە بۆ ئەوەی عێراق بتوانێت جۆرێک لە ئیستیقراری سیاسی، اقتصادی و اجتیماعیش دروست بکات بۆ خۆی و ئەمە ئەتوانم بڵێم بە جۆرە لە جۆرەکان ڕنگدانەوەشیمان لە یاریەکانی پاڵانێتی کەندا و لە بەسڕەبینی یعنی لە ڕووی لە ئاستی جەماوەریە. تەسەورەکەم ئەمە کارێکی باش بوو. ئەم هەنگاوێکە مان خاتەوە بەردەمەوەی کە لای بەشێکمان ڕەنگە بێ ئومێدیەک دروستکە کە ڕێککەوتن لەگەڵم عێراقەوەم هێزە سیاسیانی عێراق سوودێکی بۆ ئێمە نەماوە، لای بەشێکی شێمان خاتە بەردەمەوەی کە پێویستە پشوو درێژتر بین بۆ ئەی بتوانین کاری باشتر بکەین. ئەگەر چی من پێم وایە بڕیارەکە بڕیارێکی مجحفە بە حەقی شعبی کوردستان بەڕاستی، چونکە شعبی کوردستان یعنی کێشەی هەیە بە تایبەت کێشەی دارایی هەیە. ئەوە ئەگەر یاساییش بێ تەسەورم وایە کاتی نەبووە لە ڕاستیە. بەڵام لە بنەڕەتە بڕیارەکە یاساییە، بەڵام شەکوای پەرلەمانتارەکە و ئەوانەی لە پشتی پەرلەمانتارەکەون نیەتەکە نیەتێکی سیاسی و نیەتێکە کە دەیەوێ استیقرار لە بینی هەرێمی کوردستان و بەغدا نەبێت. کاک بەختیار پەرلەمانتارەکان مەژە بۆواکە کە ئەو پەرلەمانتارێکی سەر بەخۆیە کاتە سەر بە هیچ لایەن و حیزبێک نییە. ڕای بەڕێستان چییە؟ نا من ئەو پەرلەمانتارە بەڕێزە ڕاستە خۆی دیعای سەربەخۆبوونەوە ناکە، بەڵام لە تەواوی با بڵێن کاری پەرلەمانی ئەوە کە تازەیە لە پەرلەمانە ئەوەی بینی ومانە زیاتر لە ڕەنگە لەلایەنێک لە لایەنەکانی ساری تەنسیقی نزیک بێ و ئەو پەرلەمانتارێکی شیعەیە نوێنەری خەڵک پارێزگای بەسڕەیە و کارەکانی و علاقاتەکانی و ئەوانەی ڕوونەوەی لە ڕاگەیاندن دەیبینین لە ڕاستیە. مافە خۆی پەرلەمانتار سکاڵای هەبێ، ئەمە مافی خۆیەتی ینی لە ڕووی یاساوێکی شکالێکی لەسەر نییە، بەڵام ئەم مافەی بە خراپ بەکارهێناوە بۆ تێکدانی پەیوەندیەکانی نێوان دوو جێگا، یەک هەرێمی کوردستان و بەغدا، دوو لایەنەکانی ناو هاوپەیمانی دەوڵەت کە کاتەکەی خراپە. یعنی بڕوام وایە سکاڵاکەشی ناچێتە ئاستێک وەک بڵین کە ئیتر ئەمە دۆخەکەی قوفڵ کرد. بڕیارەکەی دادگا مەشروتە، یعنی واتە باستە واکە پێویستە تەسفەیەکی حساب لە بینی هەرێم و بەغدا هەبێ، پێویستە ڕەنگە لیژنەیەک بتوانێت لە ماوەی 2 مانگام کارە بکات و بڕیارەکەی دادگای فیدرالی کۆتایی دێخۆی. بۆیە ئەو بابەتە مەشروتانە یعنی حاڵەتی ئاساین کاریگەری گەورەیان نابێ، بەڵام بڕیارێکی خراپە لە دیوە سیاسێکی. زۆر باشە. کاک حەسەن بەڕێستان یاساناسن، هەندێک پیان وایە کەەوە ئەم بڕیارەی دادگای باڵای فدرالی دژینێتەوەی کووردا و هەندێکش پیان وایە نەخێرم بڕیارە یاسایی و دەستوری. ڕای بەڕێستان چیە؟ محکەمەیەکی باڵا هەیە لە عێراق کە پێوترێ محکەمەی ئیتحادی، بەپێی مادەی 93 لە دەستوری عێراقی 8 کاری گرنگی هەیە و ئەو قەزیانەی کە ئەچێتە بەردەم محکەمەیە جا لەسەر تانی لایەنێک بێ یاخود ڕاستەوخۆ کە بابەتێک بێ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە بێ ناچارە لەسەرەوەی کە دادبینی تیا بکا و بڕیاری تیابدا و ئەم بابەتەش لەسەر سکاڵای پەرلەمانتارێک کە بە نایاسایی وەسفی کردووە کە ئەم پارەیە بنێرێ بۆ هەرێمی کوردستان، بۆیە بڕیاری لەسەرداوە بڕیارەکە لە ڕووی یاساییە بڕیارێکی یاساییە، چونکە ئەم محکەمەیەشی دەستوری و یاساییە ناتوانین بڵێن، چونکە ئەم
پەرلەمان قانونەکەی داناوە و لەسەر ئەساسی قانون و دەستور ئەم محکەمەیە دامەزراوە و کارە یاسایەکانی خۆیەکات بەڵام وەکو هاوڕێیانم باسییان کرد لە ڕووی سیاسەکەیەوە چونکە ئەم محکەمەی خۆی لە ئەساسەوە توانم بڵێم کوتلە سیاسیەکان دروستیان کردوون و دایان ناون ئەبوو مەراعاتی کۆمەڵێک بارودۆخی عێراق بکات چونکە عێراق بەردەوام لە هەڵچوون و داچوونایە و لە ئێستاشدا ئەوەندە ئارام و هێمن نییە بپەرژێتە سەر هەندێک بابەتی بچوو وەکەوەی کە 200 میلیۆن دلار یاخود 200 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان کە ماف و شایستی خەڵکی هەرێمی کوردستانە ئەبوو ورتر لەسەر ئەم بابەتانە کار بکرایە و یاخود ئێستاش یانی دەرفەت ماوە بۆی کە ئەم بابەتانە چارەسەر بکرێ بۆ نمونە ئێمە ساڵانە بودجێ عێراقەیە ئەکرێ بەشی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقا جێگیر بکرێ و ئەم پشکێنەیە و بەشبەشێنەی مانگانەیە کۆتایی پێوێ بۆی کە هەرێمی کوردستان بزانێ مانگانە داهاتی خۆی چەنە لەسەر عێراق و هاوڵاتیانی عێراقیش وەکو هاوڵاتیانی کوردستان هەمویان یەکسانن لە ئەرک و مافزە لە عێراق ئەوەی کە ئێستا وای کردووە کە کوردستان بە دابڕاو ببینرێ ئەوەیە کە خەڵکە سیاسیەکەی زۆر جار بە شێوازێکی ناتەندروست بۆ بەرزکردنەوەی ئاسی دەنگی خۆیان و حزبەکانیان هەردوو لایەنەکان وەکو دوژمن وێ ناکردەوە بە تایبەت لە عێراق ئەگەر ببینین ئەوەندام پەرلەمانانەی کە زۆرترین قسە لەسەر کوردستانەکان یاخود کار بۆ بڕینی بودجەی کوردستانەکەن یاخود کار بۆ ئەو تعتیلکردنی مادی 140ەکان زۆربەی کات زۆرترین دەنگیان بەدەستێناوە بۆیە ئەمە بابەتێکی تەواو سیاسیە و جگەلەوەی کە بڕیارەکە خۆی بڕیارێکی دەستوریە بەڵام چونکە ئەم کابینەی کە ئێستای بین محەممەد شیع سوودانی کە پێوترێ ئیداری دەوڵەت دروستیان کرد و کورد بە هەردوو حزبە سەرەکیەکەی یەکێتی و پارتی بەشدار بوون لە دروستکردنی ئەم کابینەیە بۆیە ئەبوو مەراعاتی ئەم بارودۆخە بکرێت تاوەکو بگەنە میزانی 2023 و بودجەی کوردستان بە شێوازێکی یاسایی و حەقی خۆیان بنێرن و ئەو داواکاریانشی کە عێراقیەتی لەسەر کوردستان بەشێکی جێبەجێ کراوە و ئەو بەشەی تریش ئەکرێت جێبەجێ بکرێ مەسەرەن چاودێری دارایی سەردانی کوردستانی کردەوە پێداچوونەوەی بە لیستەکانیان کردەوە و سەردانی ناوچە بڵێم گومرکەکان و خاڵە سنوورەکان کراوە و چەند جار دانیشتن لەسەر بابەتی مەلەفی نەوت کراوە ڕەنگە بە تەواوی نەگەیشتنە ئەنجام بەڵام مادە و گفتوگاکان بەردەوامن و هەوڵیان داوە کە یاسای نەوت و غاز بنووسنەوە لە بەغدا هەموو ئەمانە دەست پێشخەری باش بوون لەلایەن کوردستانەوە ئەکرا بەغدا دڵفراوانتر یاخود ئەندام پەرلەمانەکانی بەغدا زیاتر دەستیان بێنایەتە پێشەوە بۆی کە کوردستان لەگەڵ بەغدا یاخود هەرێم و بەغدا زیاتر ئاش بکەنەوە و مافەکانی هەردوو لە بەیەکەوە مافی هەرێمی کوردستانیان زامن کردایە بۆی کە بارودۆخی کوردستان و عێراقیش بەرەو هێمنتر و ئارامتر بڕۆشتە. زۆر باشە کاک سەیوان تاکو چەند پێویستە حکوومەتی هەرێم کەوا بە شێوازێکی چۆنڵێن دیبلۆماسیانە بە شێوازێکی زیرەکانە مامەڵ لەگەڵ ئەم دۆخەیە سایە بکە پێشووتریش بێگومان ئەم جۆرە گرژی ململانیانە هەبووە بەڵام لە ئێستاە چۆن چۆنڵێن مامەڵی ئەوان هەڵسکۆتیوان لە ئێستا پێویستە چۆن بێت بۆی کەوا ئەم پەیوەندی کە لە ئێستا هەیە یاخود لە ماوەی ڕابردوو هەوڵدراوە کە پەیوەندەکان باشتر بکرێت کەوا بەو شێوازە بمێنێتەوە و ئێمە ئەزانین کۆمەڵێک پرسیتر هەیە گرنگ تایبەتریش ناوچە جێناکۆکانە کۆمەڵێک پرسی هەیە کە پێویستەیە کلا بکرێتەوە گەر هاتوو پەیوەندیەکان لە ئێستاوە چۆن بڵێن تێکچوو یاخود ئەو پەیوەندیە باشە کاڵ بووەوە چ کاریگەریەکی سلبیە بێت خۆی دەبێت باگێک بکەین بۆ ئەم مەوزوعە ئەوەی کە لە شەقامی عێراقدا بێتاقەتی و بڕێک لە یەس و ڕەشببینی دروستەکە پاشەوەی چەندین وەکو هاوڕێیان فەرمویان لایەنی سیاسی زەختێک دروست دەکەم بۆ تەشکیلبوونی ئەم کابینەیە بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی تۆ بڕوانە سەیرەکەی لەوەیدا کات و شوێنی ئەم بڕیارە تۆزێک جێی گومانە دەبێ ئەوە بزانین بە هیمەتی سێ لایەن کە خۆیان بە زۆرینە و سەرکەوتوو لەو کاتیا دەبینی لە ساڵی 2021 ئقراری ئەویان کرد کە تەحالوفێک بکەن و بەدەر لەوەی کە لە دانیشتن و لە پەرلەمانەکانی دیکە لە ساڵەکانی ڕابردوو کە ئەو محکەمەیە
وەک کاک حەسەن ئاماژەی پێکرد لە ڕووە دەستوری یاسایەکەەوە بەڵێ یاساییە بەڵام لە ڕووە نیشتیمانی و لە ڕووی سازانە وەتەنیەکەیەوە ئەمەجێی گومان و شک و کێشەکان ئالۆستر دەکات. لایەنی کوردی لە چیا تووشی حراجی و سەرسوڕمان بووە کە دەستەوەستانە لە وەڵامدانەوەی شەقام و موچەخۆران و دام و دەستگاکانی هەرێم لەوە کە بۆ خۆی بەشێک بووە لەو تەحالفە تەحالفەسیانەکەی کە بەویتامێنینەوە ئاماژی پێ بکەین حەلبوسی و سەدر و بەرزانی بەڵام کە ئێستا بەناو پەرلەمانتارێکی سربەخۆ لەگە ڕێز و حرمەتمدا لەم عێراقی پاش 2003 و تا ئێستش زۆر بەکەبی دەبێت پەرلەمانتار سربەخۆ بێ یا لەژێر تەوژمێکە یاخود سەر بەلایەنێکە ئەوە ئیدعا دەکات لە دوای ئەم دەرچوانی ئەم بڕیارەکە بۆ خۆی سربەخۆی و تەنها نوێنەری بەسڕایە بەڵام سیرەکە لەوەدایە بەڵێ هۆکاری دیکەشی لە پشتەوەیە کێشە ناوخۆیەکانی شیعەش یەکێکە لەو هۆکارانی کە ئیفرازاتەکەی ئەوەی ئەم بڕیارە دەرچووە ئەگەر بڕوانیت مستەفا سەنەد لە یەکێک لە چاو پێکەوتنەکانە لەم چەند ڕۆژی ڕابردوو پشتێکی وروژاندووە بەجددی جێگای پرسیارە دەکرێت برادرانی یاساناس و ئەوانەی کە تەعەمق لە قانونەکە دەکەن زیاتر وەڵامیان لەلا بێ دەڵێ من ماوەی 9 مانگە ئەم تەرحەم کردووەم سکاڵایەوەم داوایە بردوومەتە دادگا لە ئاکاونتی شخصی خۆم وروژاندوومە و ڕامگەیاندووە تەنها ستافێک تەنها شخصێکش لە خلال ئەم 9 مانگە نەهاتووە مناقەشەیەک یاخود چاوێک بەو بابەتەیە بخشێنێت یعنی کەواتە ئێمە ئەوەی جەنابەت ئاماژت پێکرد بەڵێ هەر ئەبێ بگەڕێنەوە لەگەڵیانە چارەسەرێک مەخرەجێک بۆ ئەم وەزعە بدۆزینەوە کە بە تایبەت لەم بەڕێارەشە قوتی هاوڵاتیان کراوە بە هەدەف و وەکو کارتێک بەکارهێنرێ بەڵام دەپرسین ئایا ئەو لایەنانی کە ئەو هەڵوێست و تەحالفەیان کردووە ئێستا ئەوان مووقفیان چییە؟ ئەوان دەبێت چۆن بڕوانە سلکە دیبلۆماسی و دانوستانکارەکانی خۆیان بەو بەحسەی خۆیان بڵێن چی بڕۆن و چی بکەن زۆر لەمەیە پرسیارەکە دووبارە دەکەمەوە کە بۆ خۆت تەرەفێک بی لە تەحالفێکا و دواتریش بڕیارێک مەشروط بێت بەرامبەر خۆت بەکاربهێنرێ و زیانت لێ بدە ئەمە لێرە جێ هەڵوەستەیە باڵێ کاک بەختیار ڕای بەڕێستان چێ لەسەر هەمان پرسیار وا لەگەڵەوەشەوە بەیان نامانیکەوە هەندێک لە لایەنە سیاسیەکانی هەرێم بڵاویان کردوێتەوە هەندێک وشەی تونند و زبریان تێدا بەکارهێناوە ئەخۆمما کاریگەری نابێت بە هەماشێوە لەسەر هەم بڕیارەکە و هەم پەیوەندیەکەش بە هەماشێوە خۆی من پێشتر ئاماژەم بۆ کرد دۆخی نێوان هەرێمی کوردستان و عێراق ئەوەندە باش نییە لە ڕاستیە پێمان وابێ ئێستا ئێمە لە شەهر العەسەلای نوێی تر تەواو نابێت وانە دۆخی هەرێمی کوردستان و عێراق کۆمەڵێک قۆناغ و دۆسیەی زۆر گرنگ و زۆر ئاڵۆزی تایە کە پێویستی بە ساڵانێکی دوور و درێژە تا بگەین بە قەنەعەتێک کە دۆخەکە چۆنە یەکام لە بنەڕەتا خۆی عێراق تا ئێستا یەک هەرێمی تایە یعنی واتە هەندێک جار لەلایەن هەندێک خەڵکی سیاسی یان بە ناو چاودێر یان شتێک لەو جۆرە تەنانەت هەندێک جار گومان لەسەر فیدراڵی بوونی عێراقیش دروستەکرد وەتە عێراقێک هەرێمی تایە پێویست بوو هەرێمی تری تیا دروست بکرێت و بێتە چەند هەرێمێک بۆ ئەوەی فیدراڵیتەکەمان تەواو بێ و مەحکەمەی ئەوەی دابنرێ مەجلیسی ئیتیحادی دابنرێ واتە هەر وڵاتێکی فیدراڵی ئەگەر مەجلیسی ئیتیحادی نەبوو ئەوە ئەکرێ نوقسانەیەک لە بابەتی فیدراڵی بوونەکەی هەبێ گومان هەیە لە سەربوونی پێشمەرگاوە مەتاڵیب هەیە بە هەڵوەشانەوەی و هەندێک جار ناوێنانی بە میلیشیا قسە لەسەر مادەی 140 کوردستانی بوونی ئەم ناوچانە هەیە و گومان لە سەرمانە هەیە قسە لەسەر کۆمەڵێک خاڵ هەن تەنانەت هەندێک جار ڕەنگە ئەگەر تەسەڕوفی فەردیش بن هەندێک تەسەڕوف و قسە ڕەنگە بچێتە خانەی بابەتی ئەوەی قەومی و تەمیز و ئەوانەشی تایە بۆیە دۆخی عێراق و هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر باشە نییە بابەتەکە ڕێک بەم جۆرەیە کاتێک حکوومەتی بەڕێز شیع سوودانی دێت کۆمەڵێک هەنگاو دەنێ هەنگاوەکان خوێندنەوە بۆیانەوەیە کە پۆزتیڤن باشن لیژنەی مادەی 140 دروست دەکات لە کارنامە حکوومیەکەیە دەڵێ من پابندم بە جێبەجێکردنی بڕگەکانی مادەی 140 ئەمە ئیجابیە لە کارنامە حکوومیەکەیدا دەڵێ منە ئەمادەم بابەتی کەرکووکۆ و ناوچانەی کە دۆخیان نائاساییە بەڕاوێژ لەگەڵ هەرێمی کوردستانم دۆخە ئاسایی بکەینەوە پێکەوە بابەتی ئەوەی کە بودجە و
موچەی هەرێمی کوردستان بێ یەک لە ڕێکەوتنەکانی نێوان لایەنی شیعی با بڵین و هەروەها لایەنی سونیش لەگەڵ لایەنی کوردی لە چوارچێوەی هاوپەیمانێتی دەوڵەتە خاڵێکیان بریتێ لەوەی کە پێویستە حکوومەتی عێراقی زۆر عەزێتی هەرێم نەدات هەتا و کاتێک کە یاساکان دەرەچوێنرێن لەوانەیە یاسای نەوت و گاز یاسای هەموو ئەو یاسایانەی کە پەیوەنددارن بە بابەتی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق واتە ئێمە ئەکرێ بڵین لە سەرەتایەکدا بووین کە ئەم سەرەتایە ئەکرا سەرەتایەکی باش بێ بۆ ئەوەی عێراقێکی مستەقر لە داهاتووە بنیاد بنین پێکەوە بتوانین پێکەوە بژین یعنی واتە من ڕوئیای من وایە من پێم وایە عێراق لە بەردەم دوو خیارایە ناتوانێت بەم جۆرە بەردەوام بێ عێراقیانەوەیە دەبێت مافی هاوڵاتیانی بە یەکسانی دابین بکات کە کوردەکانیش هاوڵاتی عێراقین واتە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و مافی خەڵکی بەسرە و بەغدایەتی هاوڵاتی هەرێمی کوردستانیش هەیەتی بۆ کێشە نەتەوەیەکانی کورد چارەسەر بکات یانەوە تا لە بەردەمەوەیە کە کێشە و ئاڵۆزی گەورەتری بۆ دروستە بێ کە تەسەور وایە لە داهاتوودا عاقبەتەکەی زۆر باش نابێت کە تەسەور وایە تا ئاستی دابەشبوونی زۆر گەورە لەلایەن عێراقەوە ڕواوەستن ماک پێش ئێستا گربینمان بێ قسە لەسەر ئەستەن وجودی عێراق و کیان هەبوو ئەم کیانەی عێراقمانەوەی باشە یان باش نییە قسەکە ئەوەیە کاتێک ئێمە قسە لەسەرەواکەین کە پێویست نەبوو لەم کاتەیە ئەم بڕیارە بدرێ واتە من وەکوتم لە ڕووی یاساییەوە ئەو ئیشی یاساناسەکانە هەڵی بسەنجێنن کە ئەم بابەتە تەواو یاساییە یاخود یاسایی نییە ئەگەر بابەتێکی یاساییش بێ کاتێکی خراپ هەڵبژێراوە بۆ بڕیاردان لەسەر کەیسەکە قسەکە ئەمەیە ینی باوای دانین یاسایە خۆ پەرلەمانتارەکە ئاماژەی بەوە کەوتی من سکاڵاکەم لە حکوومەتی مستەفا کازمیە وە کۆنیشە پرسیارەکە ئەمەیە سکاڵایەکی کۆن بۆ ئێستا گەر بکرێتەوە لە کاتێکا قسە لەسەرەوەیە حکوومەتی بەڕێز سوودانی پارە بنێرێ بۆ هەرێم ئەمە بابەتی چێتی بابەتی دووەمیەوەیە لە ڕووی عرفی سیاسی و تەنانەت لە ڕووی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و سیاسیشەوە ئەم پارەیە ڕێک بۆ موچەخۆرە یعنی مەشروتە لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە ئەم پارەیە پێویستە بدرێت بە موچە واتە ئەمە پارەیەک نییە بە نمونە لایەنێکی عێراقی بیانوویەوەی هەبێ بڵێم نەم پارەیە نێرم بۆ حکوومەتی هەرێم بەڵام نازانم چی لێکە بەڵام ئەی خۆن بەڵام کردیان بە پرۆژەیەک و پرۆژەکە گەندەڵی تایە ئەمە ئەوەی تیان نییە ئەمە ڕێک یعنی کەڤەرە یاسایەکەی تەحدیدی کردووە کە بدرێت بە موچە واتە کارمەندێکی هەرێم هیچ گوناحێکی نییە خلافی سیاسی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقەیە ئەم کارمەندە گرێبەستێکی هەیە 30 ڕۆژ داوامی کردو پێویستی بە موچەیە و ئێستا دەبینین موچەی کارمەندانی هەرێمی کوردستان مانجێک لە دوای موچەی کارمەندانی عێراقەوەی ڕەنگە ئەم بابەتە بیتوانێت ئەمە بۆ موچەخۆرانی هەرێم چارەسەر بکە بابەتەکە تۆ لەم ڕوانگەیەوە تەمەشایەکەی ئەگەر لە ڕوانگەکەی ترەوە تەمەشای بکەین لە ڕووە سیاسی و ئەوەی بەڕێز ئاماژەت بۆ بەیان نامە و دەستەواژەی تونند و ئەوانە برد لە ڕووە سیاسەکەیەوە ئاماژەی بۆ بکەین بریتیە لەوە بەداخەوە ڕوئیایەک لە عێراقی عەرەبیە هەیە کە هەمیشە ئەوێ شتێک هەبێت دژ بە کورد تەنانەت هەندێک جار قسە لەسەرەوەی بۆچی هەرێم ئاودانی زۆرتیایە تەنانەت قسە لەسەرەوە کرێ بۆچی هەرێم نازانم چیەکە تەنانەت کێشە لە بەسرە دروست بێت لەسەر هەرێمە خەتەی هەرێم بووە تەنانەت ئێستا لەم بابەتی دۆلارە چەند پەرلەمانتاریی عێراقم بینی دەڵێن هەموو بابەتەکە هەرێم و هەرێم بە بانکی مەرکەزی عێراقی چ ڕەبتی بە هەرێمەوە بابەتەکە وانە ئیشکالی ئێمە لەوەیە ڕوئیایەکی سیاسی بە بەردەوامی تەغزیە ئەکرێت کە دژ بە هەرێمی کوردستان و مافە دەستوریەکانی بێ ئەم ڕوئیا سیاسیە ڕوئیایەکی خراپە یعنی ئەم ڕوئیا سیاسیە لە عێراق کە دروستە بێ و بە تایبەتیش بەداخەوە لە نێو پێکهاتەی دۆستی کورد کە پێکهاتی شیعیە ئەمە لە بەرزبوونەوەیە لە طەبەقە سیاسیەکەیان مەبەستمە ئەم کارە کارێکی خراپە ئێمە مەدام هاوپەیمانی تێکمانێمانوێت دەوڵەتێک پێکەوە بڕێوەبەرین پێویستە پێکەوە بین بۆیە من دڵنیام ئەگەر دۆخەکە بەم جۆرە بڕوا قسەی تونتریشە بێ لەو بەیان نامانە باشە کاک حەسەن بەڕێ بەڕێستان باشتر نیە ئەو ڕێکەوتنانی کە ئەکرێت لە نێوان هەرێم و عێراقا بە شێوەیەکی دەستوری و یاسایی بێت بۆی کە ئەنجامێکی باشە بێ و نمونەیەکیش
ئەوەی کە ئێستا هەیە ئەو ڕێکوتنی کە هەبوو لەسەر 200 میلیارەکە ئەگەر بە شێوازێکی یاسایی و دەستوری بواە ئەگەشتین بەم خاڵەیە خۆت بۆی کە ئێستا پێگەیشتوین؟ دیارە ئەم کێشانەی بینی هەرێم و بەغدا بەڕێی من ئەمە تەحسیل حاصڵە کێشەی دوێنێ و ئەمڕۆ نییە. گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە کە پەیوەندیەکانی بینی هەرێم و بەغدا هەر کێشەیەک تێکەوتوێ بە عیلاقاتی کەسی بۆ پەیوەندیانی کە هەبووە بە تەدەخولاتی هەندێک جار لایەنی سێم کێشەکانیان چارەسەر کردو و نەگەڕاونەتەوە بۆ بە یاساییکردن و دەستوریکردنی ئەو لێک تێگەیشتن و پەیوەندیان یاخود وەرگرتنی ئەو مافانە لە ڕێگەی چۆن ئێستا ئەوان لە ڕێگەی محکەمەی فیدراالیەوە داوا لەسەر هەرێمی کوردستان تۆمارەکەن و نایڵ پارەکەی بڕ ئەکرا هەرێمی کوردستانش لە ماوەکانی ڕابردووە دەیان خاڵ هەبووە کە ئەیتوانی داوای لەسەر تۆمارکە بەڵام بەداخەوە پەنای بۆ نەبردەوە کورد تاوەکو ئێستا نەیتوانیوە ینی لە ڕووی یاسایی و دەستوریەوە خۆی بەرێتە پێشەوە و تا ئاسێکی باش ینی کاری پێ بکە هەمیشە بە شێوازێکی عیلاقات و کەمتر کاریان بە نووسراو کردوە چونکە ئێمە ئەگەر تەماشا بکەین لە 2005ەوە و لە 2023ەوە بەڵام لە دوای 2005ەوە کە دەستوری عێراقی هەیە تاوەکو ئێستا کورد بەشێکی کارا بووە لە کابینەیەک لە دوایەکان و بەشدار بووە لە پەرلەمان بە ڕێژەیەکی باش وەکو نەتەوە قورسایەکی زۆری هەبووە و ئەیتوانی هەموو ئەم بابەتانە بخاتە سەر ڕێچکەیەکی یاسایی و دەستوری و مافەکانی خەڵکی کوردستان تیا زامن کە بەڵام بەداخەوە زۆر جار یەک نەبوونی هەڵوێستی لایەنە کوردیەکان و دروستبوونی ڕەئی جیاواز و دروستبوونی کێشە و ئاڵۆزی لە ناو ماڵی خۆمانۆک و کوردستان و هێزە کوردستانەکان و پەیوەندیکردنی هێزێک بە تەنیا بە کابینەیەکەوە و گوێنەدان بەلایەنەکانی تر ئەمە وای کردووە تا حدێک هەندێک قورسایی کوردستانی کەمتر کردوێتەوە بۆیە پەنایان بۆ هەندێک بابەت نەبردووە ئێستاش درەنگ نییە من پێم وایە ئەکرێ لە ئێستاوە هەنگاو بۆ ئەو بابەتە بنین و لە بودجەی 2023 دەست پێ بکەین ماف و شایستەکانی خەڵکی کوردستان لەنا ئەو بودجەیە جێگیر بکەین و ئەو داوایانش کە حکوومەتی عێراق هەیەی بۆی کە بودجەکەی بۆ بنێرە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش کاراسانی بۆ بکە و هەموو ئەم بابەتانە پێویستی بە هاوکاری و هەماهنگگی هەیە و دروستکردنی لیژانی مشتەرەک هەیە و کاراسانیکردن هەیە و بێ ڕێگە بە هەموو لیژنانە بدەن کە لە بەغداوە چۆن سەرداری مەسەرن بەسرا نەوتی بەسراکە و سەردانی خاڵە سنووریەکانەکە بە هەمان شێوە سەردانی کوردستانیش بکەن بۆی کە هیچ بیانیوەک نەمێنێتەوە لە ڕاستیا بۆی کە ئێمە بەم شێوازە خەڵکی کوردستان بێ بەشپێ لە موچە و لە هەندێ بابەتی تر لە بیرمە ساڵانی پێشوو چەند جارێک لە بودجەی حکوومەتی فیدراالی پشکی هێزی پێشمەرگە دیاریەکرا وەکو نووسین شتێکی زۆر باش بوو بەڵام دواتر کە دەستەکرا بە جێبەجێکردنی 1 دینار ناگەیشت بە هێزی پێشمەرگە بە بیانووی جیاجە پێویستە ئێمە ئەم پێشمەرگە کە توانوێتی سنوورێکی فراوان لە هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەین 4 پارێزگای هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی پارێزێ و لە بەرامبەردا ڕەنگە هەندێک جار بەقەت هێزی پێشمەرگیان ناردۆتە ناوچەیەکی کەم نەیتوانێت بیپارێزێ سوپای عێراق و داهاتێکی زۆری بۆ سەرف کراوە و پێویستە هەموو ئەمانەوەکو ڕۆڵی خۆیان تەماشا بکەن واز لە تۆڵەکردنەوە بێنن واز لەوە بێنن کە دروستکردنی تەسعید بۆ بەرزکردنەوەی دەنگی خۆیان یان کەسایەتێک دێت تەواو دوژمنکارە بەرامبەر بە خەڵکی کوردستان بۆی کە خۆی وا بناسێنێ کە ئەم پارێزگارە لە خەڵکیەوەن ئەگەرەتەوێت پارێزگاری لە مافی خەڵکی ناوچەکانی خۆتان بکەی ئەبێ بچی لێکۆڵنەوە لەو سنوورانە بکەی بۆنم لە ڕووی خزمەت گوزاریەوە پارێزگایەکی وەک بەسرە وەک میسان وەک زیقار ئاستی خزمەت گوزاریان چۆنە تۆ نوێنەرایەتی ئەوانت پێ ناکرێتی دژمنایەتی خەڵکی کوردستانەکە ڕەنگە هیچ ئامانجێکی نەبێت تەنها بۆ دەرخستنی ناوە بۆ پیشاندانی ئەوەیە کە من دڵسۆزم و لە هەڵبژاردننی داهاتووە چاوتان لێم بێ ئەمە شتێکی هەڵەیە ئەگەر بێت و ئێمە پەیوەندیەکانمان بەرەو پێش بەرین لەگەڵ بەغدا و هیچ بیانوێک بۆ ئەم جۆرە کەسانە نێڵینەوە ئەتوانین شتی زیاتر بەدەستبێنین ئەمەش پێویستی بەوەیە کە ناوماڵی کوردستان یەکگرتوو بن و هێزە سیاسیەکان هەمویان ڕوئایەکی وازح و یەکگرتویان هەبێ و بەیەکەوە دانوسان لەگەڵ بەغدا بکەن و جەخت لەسەر کۆمەڵی خاڵی سەرەکی و ئەساسی بکەنەوە کە وەکو مادی 140 وەکو بودجەی پێشمەرگەی وەکو بودجەی خەڵکی کوردستانە وەکو یەکسانبوونە لە ئەرک و مافدا ینی هەموو ئەمانە پێویستی بەوە هەیە کە هێزە سیاسەکانی کوردستان بە یەکگرتووی بیکەن ئەگەر یەک هێز بچێت داوای بکات ڕەنگە ئەو قورسایی نەبێ و هەمیشە بەغدا کار لەسەر پەردکردنی ناوماڵی کوردیەکە بۆی کە پەرد بێت و زاڵ بێت ئەگەر بێت و پەرد نەبین ئێمە کەس بەسەرمانە زاڵ نابێت بۆیە هەموو
ئەوانی کە باسمان کرد پێویستی بۆیە کە ئێمەش وەکو بەغداد و بە ئیدارەدانێکی وازح هەموو ئەو پرۆتۆکۆڵ و لێک تێگەیشتانەی کە ئەکرێ لە بەرژەوەندی کووردە دەستی تیا هەبێ و کار لەسەرەوە بکە هەمووی بە نووسراو بکە و بە شێوازی یاسایی بکە و بە شێوازێک بێت کە دوایی ئەم کابینەیە کۆتایی پێ هات ئێمە ڕێکوتن لەگەڵ ئەم کابینەیە کراوم کابینە کۆتایی پێ هات دوای ئەوە هەموو ئەوەی کە کراوە هەڵنەوەشێتەوە ئەگەر بە دەستوری کراوە بە یاسایی کراوە هەموو بە نووسراو بە وازحی تەزبیت کراوە پەرلەمان دەنگی لەسەردا ئەوە لەو کاتەیە هیچ کەسێک ناتوانێت مافی خەڵکی کوردستان پێشێل بکات. زۆر باشە. کاک سەیوان کاک حەسەن ئاماژەی بۆ کرد کە تاکو چەند گرینگە و پێویستە کەوا لایەنە سیاسیەکانی هەرێم یەک ڕیز بن یەک دەنگ بن یەک هەڵوێست بن ئەگەر هاتو پەیوەندیەکانی نێوانی خۆیان لە هەرێم باش نەبێت چەند بتوان پەیوەندیەکان لەگەڵ یاخود پەیوەندیەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەندی یاخود عێراقا چاک بکەن و پتەوی بکەن ڕای بەڕێستان چیە وەکو چاودێرێکی سیاسی؟ والله خۆ سارەخان حتمما ئەوە کارێکی سەرەکی هێزە کوردیەکانە لە هەرێمی کوردستان بە تایبەتتر گەر بڵێم هەردوو حزبە سەرچێکایەکێتی و پارتی چکم بمانێ و نەمانەوێ ئەم دادگای حکومەتی اتحادی بێزگە لەم بڕیاری کە شایستە دارایەکانی ڕاگرتووە و من وەکو چاودێرەکە متابعی دەکەم لە ماوەی ئەم هەفتە و دەڕۆژ و ماوەیە بڕیاری دیکەش بەڕێوەیە حتمما وتمان وەکو تەسعیدێک هەژمارەکرێ بە شێوازی جۆرا و جۆر ڕێگای یاسایی و کاریژەڕیمان لێ دەگیرێ کێشەی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە مێژ و لە ئێستاشدا ئەو نەبوون و سازانە نیشتمانیە کە لە نێوان هێزە سیاسیەکانە بەداخەوە بڕیاری لێ دەین و بەڵام لە تەنفیزە بڕێک لاوازین. یعنی ئێستا ئەگەر تەماشای کابینەکەی محەممەد سوودانی شیع بکەین دو کابینە لە ئیتاری ئیداری دەوڵەتە هەردوو حزبە سەرچیەکەی کوردستان ڕاوبۆچوونیان هەبووە و ڕەزامەند بوونە تا ئەو کابینەیە بەو شێوازەکە بینیمان پاش ئەوەی هەفتا و قسوور ئەندامی سەدرەکان گەڕانەوە و مختەدا سەدر ڕێی خۆی دەربڕی لە ساحە سیاسەکە کشایەوە بەڵام ئێمە ئەگەر بەلانی کەمەوە ئەو سێبابەتەی وروژێنراوە لەلایەن هێزە سیاسی کوردیەکانەوە مادەی 140 تەفعیل بکرێ بودجەی هەرێم بە شێوەیەکی منصیفانە دابڕێژرێتەوە و هەروەها هەموارکردنەوەی یاسایی نەوت و غاز بەڵام بەداخەوە دووبارە دەڵێم شاندی کوردی لە زۆربەی دانوسان و مفاوەزاتەکانیشدا دەبینین کەلێنێک کێشەیە نقستانیەکی هەیە کارنەکردن بە نووسرا و بە پرۆتۆکۆل و بە ئەو بەڵگە و وەسیقانی کە میساقانی لە نێوانیانە ئیمزا دەکرێت ینی من دەپرسم ئێستا گەڕ ڕوبەڕووی برایانی شیع ببینەوە لە حکوومەتی اتحادی ئێمە لەسەر چەند خاڵە ڕێککەوتوینە چ معنا ئێستا لەم کاتەیە بڕیارێکی قورسدراوە کە تەسیری وەکووتمان لە قوتی تاک و فەردی کورد کردووە لە هەرێمی کوردستان و بڕیاری دیکەش گەڵاڵەکراوە بەڕێوەیە لەلایەنی دیکەوە ئیحرازمان بکەن بۆیە ڕێکخستنەوەی نێوماڵی کوردی بە شەرتێکی سەرەکی دەزانم کە خۆمان لە خۆمان ببورین ئەو جانتا و هەک بەکەمان هەڵگرین و بەرە و پایتەخت بکەوینە ڕێ بۆ قسەکردن لەسەر بابەتی هەرێمی کوردستان و مافەکانی هاوڵەتیان و دانیشتوانمان جگە لەوەش سارەخان شتێک هەیە نقطەیەکی زۆر سەرەکی لە لای من دروست بووە دوورکەوتنەوە لە سیاسەتی استفزازی و نەگونج ینی من لەم بابەتەی ئەم پەرلەمانتارەی بەسرا شتێکم بۆ بیر هاتەوە حەزەکەم بۆ جەنابەت و بینەران و بیسەرانشی بوروژێنم و باس بکەم لە هاوینی ڕابردوو و لە ساڵەکانی دیکەش کێشەی ئاوی شیرن و ئاوی خواردنەوە هەبوو لە جنوب و بەتایبەت لە پارێزگای بەسرا دەبینین ڕێکخرا و بە ناوی مرۆڤ دۆستی و لەلایەن کوردانی خۆمانەوە دەچوون ئاوی خواردنەوەیان داواش دەکرد لەو وڵات و لەو شار و گوند و ناحێ و قەزانە من بەلامەوە سەیرە ئەی کاکەی کورد تۆ ئاوی شیرن تۆزیع دەکەی بۆ لە حکوومەتەکەی خۆمان بەنداوێ دروست ناکەی دوورکەوتنەوەش لەو سیاسەتانە بەڕای من زامنکردنی ئەوەیە کە ئەوانیش لەوێ عەدایانە دوژمنکارانە بەرامبەرمان مامەڵە نەکەن. بەدڵنیایەوە کاک بەختیار هەندێک لە چاودێرانی سیاسی ئاماژیان بۆ کردو کە لە ئێستایە دوای ئەو بڕیاری کە لەلایەن دادگای باڵای فدراڵی و درراوە کەوا ئەو کوردانی کە
پۆستیان هەیە لە بەغداد بکشێنەوە یاخود بایکۆت بکەن ئاخۆ ئێستا کاتی کشانە و بایکۆتە کاریگەری خراپەکانی چین بڕی من ناکرێ هەر گرفتێکی یاسایی یان سیاسی یان هەر دۆخێک هاتە پێش و تۆ کشێمەوە ئەم شانەوەی وا نابێت ئەم بابەتە چەند لاینێکی هەیە یەکەم تا ئێستا بڕاستە بڕیارەکانی دادگای فیدرالی پابەندن ملزمن بۆ هەموو دەسەڵاتە عێراقیەکان ئەمە ڕاستە بەڵام ڕێگای ترمان زۆر لە پێشە و مووقفی شەریکەکان تا ئێستا دیارنین یەکەم هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت تا ئێستا کۆبوونیان نەکردو تا پێمان بڵێنەوەن پابەندن بەو بڕێکەوتنی کردویانە پابەندن بەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ لایەنی کوردی کردویانەوە بەردەوامە بن لەسەری یاخود پەشیمانە بنەوە ئەمە خاڵێکی جارێ ماوە لە پێشێمە دووهەم حکوومەتی بەڕە سوودانی تا ئێستا ینی ئاماژەی بەوە نەکردووە یاخود بەیانێکی دەرنەکردووە کە بە پێی بڕیارەکانی دادگای فیدرالی ئەتر حکوومەتەکەی بەڕێزیان پابەند دەبن بەوەی کە هاوکاری لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن ڕەنگە لەم بابا ملزم بێ نەتوانن 200 ملیار بنێرن بەڵامەکرێ لە بودجەی 2023 لە 2023 بە شێوەیەکی یاسایی پشتگیریمی کوردستان دیاری بکرێت و ئەو کات دادگای فیدرالیش ناتوانێت هیچ جۆرە کێشەیەک بۆ بودجە و ئەو هینە دیاری بکە کە لە پەرلەمانی عێراقەوە دەرچووە ئەمە خاڵێکە خاڵی دووەمەوەیە ئێمە کاتمان زۆر لە پێشماوە بۆی ئیشی گەورەتر بکەین لەگەڵ عێراقا یعنی گەرمانەوەی لە چوارچێوەی عێراقدا بین پێویستە لە عێراقدا کار بکەین واتە ئێمە بۆ نمونە یاسای نەوت و گازمان لە پێشە ئێمە بابەتی مادەی 140مان لە پێشە ئێمە بابەتی مستحقاتی پێشمەرگەمان لە پێشە ئێمە بابەتی زۆر گەورە و گرنگ هەن بابەتی هەڵبژاردنەکان و بە تایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و بە تایبەتتر هەڵبژاردن لە کەرکووک کەمانە هەموو کۆمەڵێک دۆسییان کە ئێمە پێویستە وەک لایەنی کوردی کاری لەسەر بکەین بە دڵنیاییەوە کشانەوە بۆ ئێمە پێم وایە لە ئێستەیە حەلی ئەمسەل نییە وەک بە عەرەبی وترێ ینی بژاردە نایابەکە نییە بژاردەی لە ئێستا بۆ ئەم دۆخە بۆ ئەم واقعە سیاسی لە عێراق هەیە و لە ناوچەکە بە گشتی هەیە و دۆخی کورد من پێم وایە بژاردەی ئێمە ئێستا بژاردە نایابەکەوەیە پێکەوە بین بژاردە نایابەکەوەیە بەرژەوەندیەکانی گەلی کوردستان نکەینە قوربان بەرژەوەندیە تایبەتە حزبیەکانی خۆمان بژاردەکەوەیە ئێمە لە پۆستێک و دوان وسیانش خۆش بین لە پێناو ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێموچە نەژین بژاردەکە ئەوەیە کە ئێمە لە برەوەی دوژمنی زۆرتر بۆ خۆمان بەدەستبێنین لە عێراق و بیان چنینەوە و کۆیان کەینەوە هەمویان بکەین بە دوژمن سیاسەتی ئەوەی کە بەرژەوەندی هاوبەش زیاتر بێنینە پێش لەگەڵ لایەنە عێراقیەکانی تر من پێم وایە پێکهاتەی سونیشیان ئەو بەشەی پێکهاتەی سونی کە لە ئیدارەی دەوڵەت ئەوانش موقفیان هەبوو لە بەرامبەرەمە تەسەوڕم وایە پێویستە لایەنی کوردی بە تایبەتی یەکێتی و پارتی کە لە هاوپەیمانی دەوڵەتان پێویستە داوا لە شەریکەکانیان بکەن لە هاوپەیمانی دەوڵەت موقفی خۆیان لەم بارەیەوە دیاری بکەن ئەم بڕیارە وەکوتمان یاساییە و کێشەیەکی نییە بەڵام ئێمە ئێستا لە ساڵی 2023 نەکرێ پەلە بکەین لە دەرچواندنی یاسای بودجێ 23 و بابەتە چارەسەرێ بێ ئێمە من پێم وایە ئەمە کۆتایی تونێلەکە نییە بۆ ئێمە و هەرچی گڵۆ پشێ لێ من نەیکوژانوەتەوەی تر پێشچاوی خۆمان نەبینین بە پێچەوانەوە پێم وایە ڕەنگە بڕیارێک بێ ئێمە ئاگدار بکاتەوە لەوەی پێویستە لێرە بە دواتەنیا پشت نەبەستین بەو بڕیار و وعدە سیاسیانەی کە لەگەڵ شەریکە سیاسیەکانمان کاریان لەسەرەکەین بەڵکو پێویستە بە دیوی تردا کار لەم بارەیەوە بکەین واتە ئەمە 200 ملیارەکە ڕەنگە بۆ ئێمە ئەو بەقەت یاسای بودجە باش نەبێ کە پشتگیریمی کوردستانی بە تەواوی تیادیاری کرابێ ڕەنگە خێری بەقەدەوە نەبێ یاسای نەوت و گاز دەربچێنرێ لە عێراقا ڕەنگە خێری بەقەدەوە نەبێ دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و مادەی 140 جێبەجێ بکرێت لە کەرکووک بۆیە
ئێمە تەنیا لەم ڕۆ نەیبینین ئەوەی ئەیبینینەوەیە یان من ئەوەی قسەم لەسەری هەیە بریتە لەوەی کە بەداخەوە ڕەنگە خەتای خۆشمانی تیاابێ بە دڵنیایە و پشکێکی بەرمانەکەوێ با من نڵێنێ مەلایکردن و ئەوان شەیتان وانە بابەتەکە حکوومەت هێرێمی کوردستانیش بەرپرسە ئەوانش دۆسیانێ و قسەیانێ و قسەی لەسەرەکەن ئێمەش بە دیوێکی ترا قساکەین واتا پێویستە ئێمە بگەینە ئەو خاڵە هاوبەشانە بدۆزینەوە کە ئەکرێ خزمەت بە هەرێمی کوردستان بکە ئەو بە دیوێکیشا خزمەت بە عێراق بکە چوو عێراقی چیشێک ناکات تەنیا خزمەت بە هەرێم بکە بۆوانینەکە و عێراقیش پێچەوانەکەی هیچ کارێک ناکات تەنیا لە بەرژەوەندی هەرێم بێت و خزمەت بە عێراق بەگشتینەکە پێویستە و خاڵە هاوبەشانە بدۆزینەوە تاو کاتێ ئێمە نیەتمان وایە لەگەڵم عێراقیە بژین و ئێمە هاوڵاتی عێراقی بین و بەشێک بین لەم عێراقا ئێمە هەرێمێکی یاسایی دەستورین لە چوارچێوەی دەوڵەتێکا کە پێوترێت دەوڵەتی عێراق تەواو ئێمە پێویستە بەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەم دەوڵەتە بکەین. زۆر باشە کاک حەسەن لە ئێستا پرسیارێک هەیە و ترسێکیشە لە دڵی هەندێکە کەوت ئەوترێت ئەخۆ ئەگەری ئەوە هەیە کەوا وەزیری دارایی سکاڵا تۆمار بکات و داوای ئەو 200 ملیارانە بکات کە پێشووتر نێدراون و داوا بکات کا بگێڕدرێنەوە بە تۆمەتی ئەوەی کەوا نایاساییە ئەخۆ ئەمە ترسیە هەیە یاخودنا دەڕاستی ئەمە ینی ئەگەر تەماشای بارودۆخەکە بکەین ئێمە لەبەروی هەرێمێکە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و بەشێکی دانەبڕاوە و پشکی هەیە لە بودجەی حکوومەتی فیدرالی ئەگەر بێت و بەشە بودجەی حکوومەتی هەرێم ڕەوانە بکرایە پێویستی بۆ نابوو وەکو قەرزیاوەخ و خێرێک مانگانە 200 ملیار بنێرێ بۆ کوردستان ئەوان داوای 200 ملیارەکە بکەن حکوومەت هەرێمیش لە بەرامبەر داتوانێت داوای ئەو بەشەی خۆی بکە کە لە ڕابردووە لێ بڕاوە و ئەگەر بێت و کۆی گشتی لێک بدرێتەوە ڕەنگە ئێستا حکوومەتی عێراق پێویستە پارەی زیاتر بۆ هەرێمی کوردستان بێت چونکە ماوەیەکی زۆر هاوڵاتیان و مۆزەف و موچەخۆرانی کوردستان بە نیو موچە و بە پاشەکەوت و مەساڵانە چەند موچەیەکیان لێ خوراوە ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەم حکوومەتی هەرێمە بەشێکی دانەبڕاوە لە عێراق بۆ مۆزەفەکانی مۆزەفی عێراقن سەرنجام و ناتوانێت مۆزەفی وڵاتێکی تر بێ ڕاستە لە هەرێمێکی سەر بەخۆی یاخود فیدرالیایە بەڵام سەر بە عێراقە و ئەمە ئەرکی عێراقە کە موچە بۆ هەمویان دابین بکە و ژیانێکی یەکسان بۆ هاوڵاتیەکانی دابین بکە و ئەگەر خەلەلێک هەبوو بێ یاخود کەم و کورتیەکە بوو بێ پێویستە ئەو کەسانی کە تایبەتمەندن لەو بارەیە کار بۆ چارەسەرکردنی ئەو کەم و کورتیە بکەن یاخود کەسێک کەم تەرخەم بوو بێ لەو بابەتەیە ئەکرێ داواکە ڕوبەڕووی ئەو کەسە بکرێتەوە نەک کۆی گشتی موچە خۆرانی هەرێمی کوردستان و من وای نابینم دەست بۆ ئەو بابەتە ببرێ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە 170 بودجەی هەرێمی عێراقی وەرگرتووە بەڵام دواتر بەهۆی تێکچوونی بارودۆخەکان و پەیوەندیەکانی بینی هەرێم و بەغدا لە 2014 بەدواوە ئەم بودجەیە بڕاوە و حکوومەتی هەرێمی کوردستان ینی پشتی بەخۆی بەستووە بۆ دابینکردنی موچە هەرچەندە وەکو پێویست نەیتوانیوە موچەی خەڵک دابینکە سەرڕایەوە بەشێکی زۆری پرۆژەکان وەستێنراون و ئەمەش ینی بەهۆی ئەو کێشانەی ڕابردووە بوون کە لێک تێنەگەیشتون لەسەر دەرهێنانی نەوت و غاز نەبوونی یاسایەکی وازەح کە مافی ئەوە بدا کە هەرێمی کوردستان ئایا مافی خۆیەتی کام نەوتە سەر بەخۆ دەربهێنێ یاخود دەبێ بگەڕێتەوە بۆ بەغدا و بەیەکەوە هەموو حەقلەکانی هەموو ئەو کێڵگەنەوتیانی کە هەیە بەیەکەوە ئیداری بدەن و دەری بهێنن و لە ڕێکی شەریکەی نیشتیمانی سۆمەوە هەناردەی دەرەوە بکرێ بۆیە ئەمانە کێشەی لەسەر هەیە و کێشەکەش هۆکاری ئەوەیە کە تاوەکو ئێستا یاسایەکی تایبەت نییە بەنەوت و غاز بۆ ئەوەی کە بتوانانی ئیدارەی هەموو ئەم کێشانە بدا و وازح و ڕوون بێتەوە کە کێ مافیەوەی هەیە دەری بێنێەوە حکوومەتی هەرێم ئەرکەکانی چییە و مافەکانی چییەوە دواتر حکوومەتی عێراق لەکوێ پێویستە هاوکاری ئەم پرۆژانە بێ کە دەرهێنانی نەوتە یاخود ڕێگە پێدراوە یا ڕێگە پێ هەموو ئەمە پێویستە لە ڕێی یاسای نەوت و غازەوە یەکلای بکرێتەوە بەڵام سەرنجام هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتی عێراقن و مافی ژیانی یەکسانیان هەیە و مە دەستور کەفاالەتی ئەوەی کردووە کە هەموو هاوڵاتیشی عێراق وەکو یەکسانن بەبێ جیاوازی زبان و نەتەوە و دین و ڕنگ و هەموو ئەمانە بۆیە ئەگەر هەر شتێک بکەن لەم بابەوە ئەتوانرێ ئێمەش ینی داوای حەقی خۆمان بکەین بەڵام پێویستە کەم و کورتەکانی خۆمان کۆتایی پێبێنین و دواتر لە ڕێگەی دادگای فیدراالیەوە
هەر غەدرێک هەر شتێک بەرامبەر بە خەڵکی کوردستان کرێتوانی داوای لێت تۆمار بکەیت و بەڵگەکان پێشکەش بکرێ بەمەرجێک ئێمە کەم و کورتەکانی خۆمان کۆتایی پێبێنین و هەر خاڵێک ئەزانین کە مافی گشتیەوە پێویستە لەگەڵ بەغدا هاوکار بین پێویستە هاوکار بین نابێ قۆرغی هیچ دەسەڵاتێک بکەین چۆن ئێستا لە هەندێک ناوچەکانی مادەی 140 قۆرغی دەسەڵاتەکان کراوە و تەوازنی ئیدارەدان نەماوە پێویستە لەسەر ئەمانەژ ئێمە داوا بەرز بکەینەوە لە محکەمی فدرالی بەداخەوە بەڵام کورد تا ئێستا وەکو پێویست ینی بەدەم شتەکانەوە ناچن هیوادارم لە ئێستا و داهاتوودا کار بۆ بکەن هەموو شتەکان لە ڕێگەی یاسا و دەستورەوە مافەکانی خۆمان بەدەستبێنین زۆر باشە کاک سیوان ئەو پەرلەمانتاری کەوا ئەم سکاڵای تۆمار کردو ئاماژەی بۆ کردووە کەوا ئەم بڕیارە لە بەرژەوەندی هەرێمە ئەخۆ بەڕێستان ڕاتان چیە ئەخۆ پەرلەمانە بالفعل بیری کردوەوە لە بەرژەوەندی هەرێم و بۆچی هەندێک لە کوردانیش دەستخۆشییان لەم بڕیارە کردو بۆچی گەیشتوین بۆ قۆناغێکەوە دەستخۆشی بکرێت لە بڕیارێکی لەم شێوەیەکەوە لە چۆن بڵێن لە هەرێم یاخود فەرمانبەران و خەڵکەکەیەکەوە زەرمەندی یەکەم ئەبێت حتما ئەو نائبەکە پەرلەمانتارە و سیاست دەکا و بە گوێرەی بۆ چوون و ستایل و تااقەتی خۆی ڕێی دەبێت بەڵێ ئەو دەفەرمێمە لە ساڵحی کورد و حکومەت هێرێمی کوردستانە ئەگەر ئێمە لە بابە ئینسانێکەوە تەماشایکەین نەخێوانە بە پێچەوانەوە بەڵام ئەگەر وەکو لایەنە حزبی و سیاسی و دیبلۆماسیەکە من دەگەڕێمەوە سەر ئەو نقطەیەکە هەمیشە تۆ ئەگەر بە ئاگات نەهێننەوە تۆش دەستبەرداری مافەکانی خۆتەبی ئەوە هەر تەبعی ئینسان ئاوهایە جا ئەو لایەنانەی کوردستان ئەو ستاف و ئەو گروپ و کەسانی کە تەرخان کراون بۆم ئیشانە تەسەوڕەکەم لە دوای ئەم شۆکەی کە ئەو بڕیارەدرا زیاتر بە تەوژم و بە تااقەتێکی دیکەوە بێنەوە سەرکار بەرپەرچی زۆربەی ئەو تانە لەو بڕیارانەی دیکە بگرن کە وتم بەڕێوە و بەنیازن شتی دیکە بکەن بۆی ڕێگریەکی قانونی و غیتاایەکی قانونی دابنن نەوەک گوتمان بە عاتیفە و بە سۆس کار بکرێ لەو ڕۆوە بڵێ لە ساڵحی کووردا کە قیادەی کوردی قیادەی حزابە کوردستانەکان کە ئومورەکە دەبن بەڕێوە زیاتر خۆیان تەرخان بکەن بۆ ئەو تیمە دیبلۆماسی و یاسایانە بڕۆنە بەغدا و داکۆشی کار بن لەبەرەوەی ئێمە و گوتومانە دێر زەمان و لە ئێستا و بۆ ئایندەش تەسەوڕەکەم تا تەجروبەمان هەبووە کە ویستومانە خۆمان جیا بکەینەوە هەر ئەو دادگایەش لەو ساڵانی دواتر بڕیاری داوە ئەو تەجروبەی کە ئێمە لایەنێکی کوردی پاوانخوازی کردو و قۆرخی ئیستقلالی ئەو وەزعی کردووە بە ناوی کوردەوە وستوێتی خۆی ڕابگەیەنێ ئەوە بوو شکستی هێنا و هەر ئەو دادگایش ئەو قانون و نەتیجەی ئیلغا کردەوە دەکرێت زیاتر خۆمانی بۆ ئامادە بکەن لە لایەکی دیکەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت زۆر بە وردی مامەڵە لەگەڵ بەغدایە بکە دوورکەوتنەوە وتمان لە چینە ئەگەر تۆزێک بیر لەو بابەتی عفۆن محکەمی فدرالی بکەینەوە لایەنێک بۆ مەسلحەت و بەرژەوەندی تاکە حەزبی خۆی دەچێت لە گۆڕەپانی عێراقدا تەحالوف دەکا و گوتمانەکە حەلبوسی و سونەکان و جەماعەتی سەدەر ئەی دەبێت تۆ دواتر کە خۆت دادوەرتەیە دوو دادوەرتەیە لەو دادگایە ئەوانش مهەیەکەی کە کوردستان بەس حزبەکە و بەس لایەنەکەی تۆ نییە حزبەکە لایەنی دیکەیتایە خەڵکی دیکەیتایە بیر و بۆچوون و ئایدیای دیکەیتایە تەمەنا دەکەم بگەڕێنەوە سەر نقطە سەرچێکە کە ئێمە بەڵێ کوردین بەڵام سەر بە ناوەندین و دەبێت لەگەڵیانە مامەڵەیەکی حەکیمانەتر بکەین بەڵێ کاکسەیوان پێم خۆشە دواپەمیش وەرگرم دواتر ژمەلای میوانەکانی تریشم دواپەمی بەڕێستان چییە؟ دواپەیامی من هیوادارم قیادەی کوردی شتێک لەو بغز و لەو احتیکارە سیاسی کە دەیکا بەرامبەر یەکتر واز بێنێ و شتێک لە ساڵحی دۆزی ئێستای هەرێمەکە بێتە سەرخەت و استجوابێکی باشتری هەبێ ئەگەر ئێمە لە هەڵسو کەوتە لە نێو خۆماندا قیادەیەکی مشتەرەکی چاکمانەوێ خاوەن ڕۆیا و وازەحتر بابەتەکان بخوێنینەوە تەسەور دەکەم ڕوبەڕووی ئەم ئاستەنگ و ئەم کێشانە نەبینەوە من نمونەی شاری کەرکووکی خۆشەویستە گەر بێنمەوە بۆ خۆمان هەرسەندە کەرکووشین بەڵام
بڕوانە کێشە نێوخۆیەکان و ئەو ناکۆشەی کە هەمانە لە ڕابردووە ئەگەر وەلاوی بنین بۆ ماوەیەکی کاتیش بێ بتوانین ئیداری ئەو مەلەفە بدەین زۆر چاکترە. ئەگەر ئێمە وەکو کورد گریمان لە ڕابردووە هەرچەندەوە ڕۆی ئیتفاقمان لەسەر پارێزگارێکی کوردی بکردبایە، ئێستا ڕوبەڕووی ئەم چەندین ئیزبارە و فایلە متەشەنج و ناڕێکە نەدەبووینەوە کە لەم پارێزگای ڕوودەدا. بڕوانە تۆ زەویزاری کوشتتوکاڵی سەرگەڕان و لەیلان و داقوق ئەتوانم بڵێم نەکوم وەرز ڕۆژانە و هەفتانە دەستنە سەریان و عەقدی گرێبەستی کۆنی بەسەرچووە هێننەوە هاوردەکان دەیدەنە چاومانە و لێرە لەبەر ئەوەی لایەنی کوردی ڕێک نەکەوتووە بۆ نمونە ئەوە تا حکمی مەقڕی عسکەرتارەت و متەقەدم دەست باڵایە و شارەکە دەبا بەڕێوە و پارێزگارێکی بە وکالەتێش بە کەیفی خۆی تەسەڕوف دەکات. دانیشتن و گفتوگۆیەکی زیاتر لەبار تین و قوت زیاتر بە هەرێمی کوردستان دەدا و بە یەکدەسی و بە یەک ڕۆیایی دەستنە بەغدا و شتەکان چارەسەر دەکەن. کاک بەختیار دو پەیامی بەڕێستان چیە و گرنگی هەنابردنە بەر گفتوگۆکردن بۆ چارەسەری کێشەکان تاکو چەند پێویستە؟ خۆی هیچ بەدیلێک بۆ گفتوگۆکردن تەسەورەکەم نەبێت، هەر بەدیلێک بۆ گفتوگۆکردن هەر بەدیلە نەتیجەکە بێوا بێ، بۆیە پێویستە گفتوگۆ بکەین و دۆخی خۆمان باشتر بکەینەوە. ئەوەی من بێڵێم ئەوەیە ئێمە ناکرێت لە هەردوو لاوە لە ڕاستیە دۆخێکی وا بخڵقێنین هەموو جارێک کاتێک ئەزمەیەک دروستە بێ ئەزمەکە بە ئەزمەیەکی نەتەوەیی و ئەوە وێنا بکەین کە ئیتر ئەوە کۆتایی دنیاە وا نییە. پێم وایە ئەکرێ ئێرە ببێتە خاڵێک کە دەیان دۆخی تری وامان بەسەراتۆ ئێمە ببێتە پندێک ببێتە وانەیە کە ئێمە بتوانین وەک لایەنی کوردستانی وەک لایەنی کوردی بە خۆمان بچینەوە. دیقەت بدەیت جەنابەت لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک لایەنی زۆر گرنگ تەنانەت ئاماژە بووە واکەن کە ئایندەی هەرێمی کوردستان زۆر ڕوون نییە و دوامینیان سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کاڵە ئایندەی کوردستان لەبەردەم دۆخێکی ناڕوندایە. ئەم دۆخە ناڕوونە لە ڕاستیە بەشێکی خۆمان دروستمان کردووە. ئەو بەشەیەوەیە کە ڕێک ناکەوین، ئەو بەشەوەیە کە عینادی سیاسیمانەیە، ئەو بەشەوەیە کەمانوێت تۆڵەلێک بکەینەوە و بەشەوەیە کەمانوێت دەستی یەک بادەین ئەو بەشەوەیە کەمانوێ یعنی بەداخەوە هەنێ جارەوەی بەغا بەرامبەر بە ئەمریکا خۆیمش لە ناوخۆمانە بەرامبەر بە یەکەی کین. یعنی خراپی دۆخەکە ئەمەیە کە ئێمە نە لە بەغا حاڵمان باشە نە لە هەرێم حاڵمان باشە. ئێمە بۆ ئەوەی خۆمان بپارێزین بۆی بەرەو پێش بچین بۆ ئەو بەرەو پێشچوونی هەمانە بەلانی کەم نەیگەڕێنینەوە پێویستە لە لایەکەوە دۆخمان باشکەین. دۆخەکە لە ناوچەکە بەگشتی لە وڵاتانی هەرێمایەتی زۆر پێ ناچێت لە بەرژەوەندی ئێمە بێت چکە وڵاتانی دەرو دراوسی ئێمە مەشاکلی زۆر گەورەیان هەیە و قەت ئامادەش نابن ئەمنی قەومی خۆیان بکەنە قوربانی ئێمە. ئەمە یەکەم. دۆخی ئێمە لە ناو هەرێمی کوردستان دۆخێکی ئاڵۆز و خراپە. دۆخی ئێمە لەگەڵ عێراق خراپە. دۆخی نێودەوڵەتی و سیاسەتی نێودەوڵەتیش لە ئەمڕۆیان ڕەنگە وای خواست بێ کە دۆخی کورد باش بێ، بەڵام دڵنیانیم لەوەی کە ئەوانیش سەبری ئەوی بیان هەیە. واتە بەپی ئەم دەرەنجامانە بە کوی گشتی کورد خاڵی یەکەمیەوەیە بێت لە دادگای فیدرالی گەڕێ، یعنی لە مستەفا سەنەد گەڕێ کە سکاڵای لێ کردوین. پێویستە دۆخی خۆمان چاکەین، پێویستە دۆخی هەرێمی کوردستان چاکەین، پێویستە حکوومەتەکەمان چاکەین، پێویستە داهاتمان شەفافکەین، پێویستە خزمەتی هاوڵاتیانی خۆمان بە شێوەیەک بکەین کە هاوڵاتیان هەست بکەن ئەم حکوومەتە حکوومەتی خۆیانە. پێویستە کاتێک لەگەڵ بەغا ڕێککەوین ڕوئیای نیشتیمانیمان بۆ ڕێکەوتن هەبێ، نەک ڕوئیای حزبی فڵان بدەی بە من ئیتر کێشە نیە تۆ پاو چاکی فڵان پۆست نادەی بە منەوە من گشت کوردەکەمە دژت. ڕێکەوتن وانە ڕوئیای نیشتیمانی ئێمە بۆ ڕێکەوتن لە بەغا پێویستە لەلایەن خەڵکی هەرێمی کوردستان و تەواوی هێزە سیاسیەکانیەوە دیاری بکرێ. قەنەعەتم وایە ئەم سکاڵایە ئەبێ بکرێتە بنەمایەک بۆی هەنگاوی باش بنی. دەست خۆش کاک حەسەن بەڕێستان دو پێیانتان چێ بە کورتی فەرمو. بەڵێ لە ڕاستیە پێویستە هێزە کوردەکان بە شێوازێک بیرکەنەوە. ئەگەر براوە و دۆڕان بن هەمومان تای هاوبەش بین، نەک هێزێک
برنەوەکان بۆ ئەو بێت و ڕاگەیانەکان وا تێبگەێنێ و خەڵگووا هاندات کە ئەم دەستکەوتەکانی ئەو بۆ خەڵکی کوردستانی هێناوە و ئەو نەبووە ئەم دەستکەوتانە نابوو واگەر خەلەلێک هەڵەیەک کەم و کورتیەک هەبوو ببەخشێتەوە بە بەرامبەرەکەی بڵێ بەهۆی ئەوە دۆڕین بەهۆی ئەوە ئەم بارودۆخەمان بەسەرهادیانی واز دەم سیاسەتە بێنین پێویستە کورد سیاست کا لە هێزە سیاسەتەکان کە ئێستا هێزی کاریگەرن لە کوردستان پێویستە بەڕاستی سیاست بکەن بە عاتیفە بیر نەکەنەوە بە پەیوەندی شخصی شەکان چارەسەر نەکەن پەنا بۆ دادگاکان بەرن خۆیان بە بیانی بە غرورێک نەبن هەمیشە دۆڕاو بن و خۆیان بە براوە بزانن زۆر جابینیومانە ینی بەڕاستی کورد تەبعێکی تایە هەم لە سەرکردەکانی حزب سیاسەکانەوە تاوەکو تاکەکانی زۆر جار غەدری لێکرێ پێعی بە پەنا بۆ دادگاکان بەرێ ینی خۆی بە براوازانێ بەڵام پێویستە ئێمە واز لەو بابەتە بین ئێمە لە سەردەم و کاتێکین کە دادگاکان ئەمڕۆ بەرەوەواچن کە ڕۆڵی سەرکیان هەیە و یاسا سەروەرە و ئێمە خاوەنی دەستورین لە عێراقا پێویستە پەنا بۆ دادگاکان بەرین و هەموو گلەیی و گازندەکانمان بەشتی ینی ڕێک و پێک و نووسرا و پاڵپشتی بێ بە دەلیل و بەڵگا شتی ئیعلامی نەبن ینی ئیسهلاکی ئیعلامی نەبن کە لە ڕاگەیانەکان و ئێمە تۆمەت بەخشینەوە خۆمان تووڕەکەنی دوای لە ژێرەوە یەک بین لەگەڵ هێزەکانی ترا و بەلامان و ئاسایی بێ پێویستە ئەوەی کاکرێ پێویستە تەوسیق بکرێ بە بەڵگا و بە نووسرا و لە ڕێگەی دادگاکان و لە ڕێگەی و هێزە سیاسانی کە ئێمە حەلیف و هاوبەشین لەگەڵانە ناکرێ ئێمە هەر تەنها چەند ساتێک لە ڕاگەیانەکانەوە هەرایەکی گەورە دروست بکەین پێمان ناخۆشە و قبولی ناکەین و بەیاننامەی تون دروست بکەین دواتر وا بکە کە بەرامبەرەکان ئێمە زیاتر ینی ئەزانی لەسەر هەندێک بەیاننامە ئێستا کەسی باڵا استخدام و بانگێش کراوە بۆ دادگا بۆ لێکۆڵینەوە یان ئەمە شتێکە تۆ ناکرێ بربەرەکانی لەگەڵ دەستوری یاسا بکەیت ئەبێ تۆپچی ئەو ڕێکارە بدۆستەوە کە هۆکارەکە چییە توی گەیانەوە بەم خاڵە و هۆکارەکان چارەسەر بکەیت خەلەلەکان چارەسەر بکەیت زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بامەدەبوون بەڕێزان گەشتینە کۆتایی پرۆگرامی سێڕیان بە ئومێدەم سووتان لە بابەتەکان وەرگرتی بێت تاکو پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ